بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. هر كور مجلسك پیغمبر فرمي صلى الله عليه وسلم اگر ذكر ياد خوای گوره تدا نبید، صلواتی لسر پیغمبری تدا نبید صلى الله عليه وسلم، إلا حسرة وندامة أو كور مجلسا وكبلي إنسان لقيامته لي پشیمان دبید و داخو حسرتي بو هل دکیشید. بويا أمش إن شاء الله أو كورو مجلسة سنقصيكي تدا بكريت قرآن سن صلواتي تدا لسر بدري إن شاء الله هم بو دنيا ما قازان جو هم بو قيامته إن شاء الله دبت عبادة خواهي قوري بعبادة اللي ورقري إن شاء الله. إمام الشافعي رضا رحمتي خواهي قوري اللي بيد فرميد فسافر ففي الأسفار 5 فوائد. دفرمي سفرك چونك لسفر دا إنسان 5 سودي دزدكويت. یەکەمیان دەفەرمێ تەفەڕوج و هەمین ئینسان کاتێک کە سەفەر دەکات، سیاحەتێک دەکات، سەیرانێک دەکات، جاری وا هەیە خەم و خەفەتێکی هەیە، دڵی ناڕەحەتە بەهۆی ئەو سەفەر و سەیران و دەرچوونەی، ئەو هەم و غەمۆی نامێنێت، کۆمەڵێک برای باش دەبینێت. دووەمیان دەفەرمێ و ئیکتیساب و مەعیشەتین، ئینسان جاری وا هەیە لە سەفەرێ دەچێتە وڵاتێکی، یعنی سەرەڕای ئەوەی کە بەرچاوڕوونی و بعضە شتێکیشی دەست دەکەوێت و جاری وایە ئینسان سەفەر دەکات بۆ یەکێک لە وڵاتان یاخود بۆ شوێنێک مەعیشەت و ژیانێکیشی دەست دەکەوێت لە هەندێک لە سەفەرەکاندا. دەفەرمێ وعلم سێمیان ئینسان علم و زانست و زانیاری لە سەفرە و سیاحەت و دەرچوونێدا دەست دەکەوێت. جا علم هەرەوە نییە ئینسان شتێک بخوێنیتەوە بڵێ هەر ئەوە علمە، جاری وایە ئەو علمە ئینسان لە یەکدیکەوە فێری دەبێت، ئەزمموی یەکدیکە فێر دەبێت. جاری وایە ئینسان دوو قسەی باش و خوڕەوە شتێکی باش و وەکو بڵێ شتێکی باش لە کەسێکەوە فێر دەبێت کە دەیبینێت. دەفەرمێ چوارەم و ئادابوون، ئینسان لە سەفەرێدا چوارەم سوود ئەوەیە زۆر لە ئاداب و ڕەوشت فێر دەبێت. جاری وایە چەند کللتورێکی جیاواز دەبینی لە سەفەرێ، لەو سەفەرەیدا ئینسان ئاداب و هەندێک شت فێر دەبێت کە ڕەم بێ ئینسان سوودی لێ ببینێت. پێنجەمیان کە زیاتر مەحەلی شاهیدە دەفەرمێ وەسوحبەت و ماجدین، ئینسان لە سەفەرێدا چی دەست دەکەوێت؟ هاوڕێتی ئینسانی باش و چاک و ڕێک و پێکی دەست دەکەوێت، ناسیاوەتی کەسێکی باشی دەست دەکەوێت کە ئەوە بەڕاستی یعنی هەم سوودێکی دنیاییە و هەم سوودێکی قیامەتیە. ئینسان زۆر خۆشە لە خزمەت کۆمەڵێک برای مسلمان و ڕێک و پێکدا دادنیشێت، هاوڕێتی و یەکتر ناسین و وەکو بڵێ ئەوانەی دەست دەکەوێت کە بەڕاستی شوێنی ئینسانی مسلمان هەر ئەوەیە کە لە کۆڕ و مەجلیسی ئاوادا و لە کۆڕ و مەجلیسی ذکردا بێت. مجاهید دەفەرمێ ئینسان ئەگەر تۆقەیەک لەگەڵ یەکدیکەدا دەکا و بەڕوو یەکدیکەدا پێ دەکەنێ و ڕوو خۆشیەکی بەرامبەر برایەکی مسلمان بەرامبەر بە ئینسانێکی هەیە، دەفەرمێ ئەوە گوناه و تاوان لە ئینسان هەڵدەوەرێنێت، وەکو چۆن گەڵای دار لە پاییزاندا هەڵدەوەرێ ئاوا ئینسان گوناه و تاوانی هەڵدەوەرێ. بۆی چیەوە؟ بۆی برایەتیەکەوە کە ئینسان سوودی دنیایشی لێ دەبینێت، بەڵام سەرەڕای ئەوەی کە سوودی دنیایشی هەیە سوودی قیامەتیشی هەیە. ئینسان زۆر خۆشە وەکو بڵێ لە ناو کۆڕ و مەجلیسی ئیمانی و لە خزمەت برای ڕێک و پێک و ئیمانیدا خۆی ببینیتەوە لە کۆڕ و مەجلیسی ئاوادا، بەڕاستی یعنی هەر ئەوە شوێنی ئینسانی ئیماندارە و ئەوە ئینسان لی سودمەند دەبێ هەم لە دنیادا و هەم لە قیامەتێشدا ئینسان لەو جۆرە كور مجلسان سودمند بيت. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم، والسلام عليكم ورحمة الله وبركاته.